من کرێکارنی من چالاگوانێکی مەدەنی و تایبەتم بە دۆسی کرێکاران ئەمڕۆ و هاوکاریکردنیم کرێکارانە کە ژمارەیان 12 کرێکار بووە من لە ئەوڵی کێشەکانیانەوە لەگەڵیان نابووم هەتا ئەمڕۆ کە سکاڵامان تۆمار کرد لە دادگا لە مەرحەلەی ئیشەکەیانە ئەم کارمەندانە پاکێجیشان هەبووە خۆی بینیوە لە 12 خاڵی یاساییان هەبووە ئێمە پیشانی جەنابی وەزیریشمان ناچوەستان خۆی جەنابی وەزیر دانی بۆیان ناکەم خاڵانە هەموو خاڵی یاسایی و قانونی هیچ خاڵێکی نایاساییتیان نییە بۆیە ئەوان تەنها داواکاری قانونیانە بوو بەڵام لە بەرامبەر ئەوەیە کە فشارەکەوێتە سەر خاوەنکار هەساوە بە دەرکردنیم 12 کرێکارە و وەکو ئاژاوەجێڕ و تێک دەرناوی هێناون بەڵێ لە گرێبەستەکانیان هاتووە من خۆم گرێ بە نمونەی گرێبەستی چانم لایە کە ئاڵەیە هەر کاتێک خۆمان بمانەیە بەبێ مەرز ئەتوانین کرێکارەکە ئیزن بدەین کە ئەمەش پێچەوانی قانونی عملە و نابێ بەبێ هیچ هۆکارێک کرێکار ئیزن بدرێ لەسەر کارەکەی ئەمە ناقانونیە بەڕاستی.